بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزان و خوشویستان، سلام و رحمت و مهربانی خدای پروردگارتان لسر بێت. خوای پەروەردگار بەڕەحم و بەزەی خۆی بمانگێڕی لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. ئەوڕۆ بە کورتی دەڵێن ڕەمەزان مانگی زیکر و یادی خدای پەروەردگارە. خوای پەروەردگار دەفەرمێت: یا ئەیها الذین آمنوا اذکروا الله ذکرا کەثیرا. ئەو کەسانەی کە ئیماندارن، خۆتان بە ئیماندار دەزانن، یادی خدای پەروەردگارتان بکەن و زیکری پەروەردگارتان بکەن. ذیکرا کەثیرا، بەڵام بە یادێکی زۆر خوای پەروەردگارتان لەبیر بێت، زیکر و یادی خدای پەروەردگاری خۆتان بکەن. ئەبوو دەردە دەفەرمێت هەموو شتێک پاکەرەوەیەکی هەیە. پاکەرەوەی دڵ و دەرونی ئینسان بریتیە لە زیکر و یادی خدای پەروەردگار. وەختێک دڵەکان گوناه و تاوان و ژەنگ و ژاری تاوان دەیانگرێت، یادی خدای پەروەردگار ئەو دڵانە پاک دەکاتەوە. ئیبن القەیم دەفەرمێت هەموو شتێک ژەنگ و ژار دەگرێت، وەکو چۆن ئاسنێک ژەنگ دەگرێت پێویستی بە پاککردنەوە هەیە، دڵ و دەرونی ئینسانیش ئاوا ژەنگ دەگرێت، ژەنگ و ژاری گوناه و تاوان لێی دەدات. پاککەرەوەکەی بریتیە لە زیکر و یادی خدای پەروەردگار. ئیبن تەیمیە دەفەرمێت زیکر و یادی خدای پەروەردگار بۆ دڵ و دەرونی ئینسان وەکو ئاو وایە بۆ ماسی. چۆن ماسی ناتوانێت بەبێ ئاو بژیێت، دڵ و دەرونی ئینسانیش زیندوو نابێت، پڕ لە ئیمان نابێت، ئیمانی کامڵ و تەواو نابێت بەبێ زیکر و یادی خدای پەروەردگار. معاذی کوڕی جەبەل دەفەرمێت هیچ شتێک بەقەد زیکر و یادی خدای پەروەردگار ئینسان لە سزای خدای پەروەردگار ناپارێزێت. پلەی ئینسان بەرز ناکاتەوە لە لای خدای پەروەردگار، پاداشت بۆ ئینسان دەست ناخات. ئەی ئینسان، ئەی موسڵمان، وەریا بە مانگی زیکر و یادی خدای پەروەردگارە، پەروەردگارت بیر نەچێت بۆ ئەوەی لە کاتی تەنگانەدا خدای پەروەردگار دەفەریاد بێت. ئیمامی ئەبوبەکر دەفەرمێت ئەوانەی کە زیکر و یادی خدای پەروەردگار دەکەن، پاداشتیان هەمویان بۆ خۆیان برد. واتە زیکر و یادی خدای پەروەردگار ئەوەندە گەورەیە، ئەوانەی کە خەریکی یادی خدای پەروەردگارن، پاداشت هەموو بۆ ئەوانە. یعنی زیکر ئەوەندە گەورەیە، پاداشت بۆ ئەوان گەلێک زۆرە. معازی کوڕی جەبەل دەفەرمێت بەهەشتیەکان لە ناو بەهەشتێدا داخ و حەسرەت بۆ یەک شت هەڵدەکێشن. لە ناو بەهەشتدا ئینسان خەفەتی چی هەبێت؟ لەو شوێنە خۆشەی، لەو ناز و نیعمەتەی، لە ڕەزامەندی خدای پەروەردگار و ناز و نیعمەتی خدای پەروەردگار ئینسان بۆچی داخ و حەسرەت هەڵکێشێت؟ دەفەرمێ بۆ ئەوەی کە یەک سەعات لە تەمەنیان ڕۆیشتووە، کات و مدەتێک لە تەمەنیان ڕۆیشتووە، ئالەوە پەشیمان و داخ و حەسرەتی بۆ هەڵدەکێشن کە زیکر و یادی پەروەردگاریان تێدا نەکردووە. جاوەریا بە ئەی موسڵمان، ئینسانێک لە بەهەشت بێت، داخ و حەسرەتی ئەوەی هەبێت کە سەعاتێک لە تەمەنی ڕۆیشتووە، زیکر و یادی پەروەردگاری تێدا نەکردووە. ئەدی ئەمن و تۆ چەند کاتمان ڕۆیشتووە، چەند کاتمان بەزەیا داوە، زیکر و یادی خدای پەروەردگاریشمان تێدا نەکردووە. با بە خۆماندا بینەوە وریابین لەو مانگەیەدا زۆرترین یادی خدای پەروەردگار و زیکری خدای پەروەردگار بکەین بۆ ئەوەی کە چاکترین پاداشت بەدەست بێنین. زیکری خدای پەروەردگار سوودی گەلێک زۆرن بۆ ئینسان. چەند سوودێکی یادی خدای پەروەردگار بە کورتی باز دەکەین. یەکەمیان بریتیە لە ئاسوودەیی دڵ و دەرونی ئینسان، بریتیە لە پاراستنی ئینسان لە چەندان نەخۆشی دەرونی و هەروەها قەلەقی و هەروەها نەخۆشی عەقڵی، بریتیە لە دڵ ئارامی ئینسان. خوای گەورە کە دەفەرمێت ئەلا بذیکر الله تطمئن القلوب، ئاگادار بن کە دڵەکان تەنها بە زیکر و یادی خدای پەروەردگار ئارام دەگرن. ئەوڕۆ توێژینەوە زانستیەکانی ئەوڕۆ گەیشتونەتە ئەو دەرەنجامەی لە نەتیجەی توێژینەوە لەسەر چەندان کەس کە زیکر و یادی خدای پەروەردگار دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات. یەکێک لەو توێژینانەوە کە لە وڵاتی بەریتانیا کراوە لەسەر چەند کەسێک کە قورئانیان بۆ کەسانێک هەڵکردووە و کەسانێکیش گوێ لە گۆرانی دەگرن. نەتیجەکەی دەرکەوتووە ئەوانەی کە گوێ لە قورئان دەگرن دەرونیان زۆر ئاسوودەترە، بە ڕێژەیەکی زۆر
لەوانەی کە لە گوێ لە گۆرانی و لە شتێکی دیکە دەگرن. یەکێک لە زیکرە هەرە گەورەکان قورئانە. ئاوا قورئان دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات. ویلیام جێمس کە مامۆستای فەلسەفەیە دەڵێت بەڕاستی ئەوڕۆ نوێترین زانیاری کە پێگەیشتوین ئەوەیە کە دەرمانی ساڕێژکردنی برینەکانی ئینسان، واتە دەرمانی ساڕێژکردنی برینەکانی دەرونی ئینسان بۆ ئەوەی کە چاک ببی دڵت ئاسوودە و ئارام بێت، بریتیە لەو ڕێنمایانەی کە پێغەمبەران فێری خەڵکی دەکەن و هەروەها دین فێری خەڵکی دەکات. دیلکارنجی دەڵێت لە ڕاستیدا ئەوەی کە پێغەمبەران هێناویانە فێری خەڵکی دەکات باشترین شتێکە کە دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات. ئەوانە کە توێژینەوەیان کردو زۆریان مسلمانیش نەبوون، بەڵام دەرەنجام بۆیان دەرکەوتووە کە زیکر و یادی خودای پەروەردگار دڵ و دەرونی ئینسان ئاسوودە و کامەران دەکات. کەواتە وریا بە ئەی ئینسان، ئەی مسلمان، یەکێک لە سوودەکانی یادی خودای پەروەردگار بریتیە لە ئاسوودەیی دڵ و دەرون. ئەوەی کە زۆربەی خەڵک ئەوڕۆ نیەتی کە دەڵێ مامۆستا بەخوا دڵم تون دەبێت، ناڕەحەتم، بەخوا زۆر خەوم نییە. کاکە زیکر و یادی خودای پەروەردگار بکە. خوا دەفەرمێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب. ئاگادار بن کە زیکر و یادی خودای پەروەردگار دڵەکان ئاسوودە و کامەران دەکات. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. كلامي خواي پروردگار صد لصد راست و تواوە. هەر کەسێک پشت لە زیکر و یادی خودای پەروەردگار بکات بەڕاستی ژیانێکی پڕتەنگ و چەڵەمە و ناخۆشی و ناڕەحەتی دەبێت، ژیانێکی دڵتوند، ژیانێکی ناڕەحەت، هەرچەندە ئینسان لە ڕووی دنیایشەوە لە خۆشیدا بێت، بەڵام ئەگەر دڵی ئاسوودە نەبێت تام لە خۆشی دنیاش ناکات. بەڕاستی لەزەتی هەرچ خۆش و چاک دڵ ئارامی و ئاسوودەیی لە زیکر و یادی خودای پەروەردگاردایە. دووهەم لە سوودەکانی یادی خودای پەروەردگار بریتیە لە پارێزرانی ئینسان لە شەیطان. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وآمركم أن تذكروا الله. فەرمانتان پێ دەکەم، ئەمرتان پێ دەکەم بەوەی کە زیکر و یادی خودای پەروەردگار زۆر بکەن. جا نمونەیەکمان بۆ دێنێتەوە، دەفەرمێت چۆن کەسێک لەبەر دوژمنەکەی ڕابکات خێرا بڕوات بۆ ئەوەی خۆی بگێنێتە قەڵایەک، لەناو ئەو قەڵایە دابنیشێ و دابمەزرێ بۆ ئەوەی لە بەرامبەر دوژمنەکەیدا بوەستێت و خۆی قایم کات. دەفەرمێ ئینسانیش ئاوا بە زیکر و یادی خودای پەروەردگار نەبێت لە دەستی شەیطان پارێزراو نابێت. چۆن کەسێک کە بچێتە قەڵایەک بۆ ئەوەی خۆی بپارێزی بتوانی مقاومە بکات لە بەرامبەر دوژمنەکەیدا، ئینسانیش ناتوانێت خۆی بپارێزێت، ناتوانێت بچێتە ئەو قەڵایەوە بە زیکر و یادی خودای پەروەردگار نەبێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێ ئەمرتان پێ دەکەم بە زیکر و یادی خودای پەروەردگار، چونکە ئەو زیکرە قەڵایەکە بۆ پاراستنی ئینسان لە دەستی شەیطان. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الشيطان جاثم على قلب ابن آدم. شيطان دەچێتە سەر دڵ و دەرونی ئینسان ئەو کاتەی کە فإذا ذكر الله خنس. ئەگەر ئینسان زیکر و یادی خودای پەروەردگاری کرد شەیطان خۆی ون دەکات و دەڕوات و نامێنێت. بەڵام وئیذا غەفەل وەزوەسە. بزانە ئەگەر ئینسان بێ ئاگا بوو لە زیکر و یادی خودای پەروەردگار ئەو کاتە ئینسان وەزوەسە بۆ ئینسان، شەیطان وەزوەسە بۆ ئینسان دەکات، تووشی جۆرەها خەیاڵاتت دەکات، تووشی جۆرەها حرامت دەکات. خوا پەنامەندات بێ ئاگابی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم شەیطان وەزوەسەت بۆ دەکاوریا بە ئەی ئینسان. سێهەم لە سوودەکانی زیکر و یادی خودای پەروەردگار ئەوەیە کە یادی خودای پەروەردگار چاکترین کردەوەیە. ناتەوێت چاکترین کردەوە ئەنجام بدەی ئەی ئینسان. دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەلا ئونەبئوکم بخەیری ئەعمالیکم. ئاگادارتان کەمەوە هەواڵتان پێ بدەم خەڵکینە بە چاکترین کار و کردەوەتان و هەروەها چاکترین شت کە پاکتان دەکاتەوە لە لای پەروەردگار و چاکترین شت کە پلەتان بەرز دەکاتەوە لە لای پەروەردگار، چاکترین شت کە لە بەخشینی زێ و باشترە، چاکترین شت کە لە شەڕکردن لەگەڵ دوژمندا باشترە. گوتیان ئەی پێغەمبەری خوای بەڵێ پێمان بڵێ ئەوە چییە؟ ئەو هەموو فەزڵ و پاداشت و گەورەی و چاکەی هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ذیکر الله تعالی، زیکر و یادی پەروەردگار ئەو فەزڵ و گەورەی و چاکەی هەیە بۆ ئینسان، چاکترین کردەوەیە. لە لای خودای پەروەردگار بەرزت دەکاتەوە، پلەت بەرز دەکاتەوە، خۆشەویستت دەکات، دڵ و دەروونت پاک دەکاتەوە. ئەگەر دەتەوێت ئەو فەزڵانە بەدەست بێنی، دەمت زمانت هەمیشە بە زیکر و یادی خودای پەروەردگارەوە بێت،
ئەو فەزڵ و پاداشت و چاکەیە دەست دەکەوێت. پیاوێک هاتە لای پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوای بەڕاستی فەرمانەکان زۆرن بەسەرمەوە یاخود سونەتەکان زۆرن بەسەرمەوە، شتێکم پێ بڵێ کە بتوانم جێبەجێی بکەم پاداشتی زۆر بێت سوودم پێ بگەێنێت، یعنی بتوانم شتێک بێ ئاسان بێ پاداشتی گەلێک زۆر بێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا یەزال لیسانک رەطبا من ذکر الله، با بەردەوام زمانت بە زیکر و یادی خدای پەروەردگار پارێزراو بێت، ئەوە باشترین شتێکە، ئاسانە بەڵام پاداشتی زۆرە و هەموو کەسێک دەتوانێت دەستی پێوە بگرێت، ئەوە پاداشتێکی گەلە گەورەی هەیە بۆ ئینسان. چوارەم لە سوودەکانی زیکر و یادی خدای پەروەردگار ئەوەیە کە خوای پەروەردگار لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا دەفەریاد دێت، ئەو کەسەی کە خوای لەبیرە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة، کاکە لە کاتی خۆشیدا خوای پەروەردگارت لەبیر بێت، لە خۆت بایم مەبە، لە خوا غافڵ و بێئاگا مەبە، لە کاتی خۆشیدا خوای گەورە بناسە، لە ناخۆشیدا ئەوە خوای پەروەردگار دەفەریاد دێت، بەهاناتەوە دێت لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا، لە کاتی تنگانە و تەنگ و چەڵەمەدا، لە کاتی سەرمەرگدا، لە ناو گۆڕدا خوای پەروەردگار دەفەریاد دێت ئەگەر ئەتوانیت لە خۆشیدا خوای گەورەت لەبیر بێت. خوای پەروەردگار دەربارەی یونس پێغەمبەر دەفەرمێت فلولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون. ئەگەر یونس پێغەمبەر کاتێک کە چۆن ناوسکی حوتەکەی ذکر و یادی پەروەردگاری نەکرد بایە، تەسبیحاتی خوای گەورەی نەکرد بایە، حتا وەکو ڕۆژی قیامەت خوای گەورە دەفەرمێ لە ناوسکی ئەو حوتەیەی دەماوە. تەماشای کە خوای گەورە لە چ کاتێکی ناخۆش و ناڕەحەت لە فریای پێغەمبەرەکەی دێت، ئەو پێغەمبەرە ذیکر و یادی خوای گەورە دەکا و پەشیمان دەبێتەوە، خوای پەروەردگاریش ڕزگاری دەکات و دەفەریای دێت. ئەنجاوەریا بە مسلمان خوای گەورە ئاوا لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا دەفەریای بەندەکەی دێت ئەگەر بەندەکە خوای گەورەی لەبیر بێت لە کاتی شوێنەییدا و هەروەها لە کاتی خۆشیدا. ئیبن ڕەجەب دەفەرمێت ناسینی خدای پەروەردگار دوو جۆر کەس، ئینسانەکان دوو جۆرن سەبارەت بە ناسینی خدای پەروەردگار. کەسانێک هەن بەگشتی بە عاممە خوای گەورە دەناسن، عاممە هەیە و خاصە هەیە. کەسانێک هەن بەگشتی دان بە خوایەتی خوادادێنن، خوای گەورە دەناسن، دەزانن خوایەک هەیە ناوی ئەڵڵایە، دروستکەری کەون و کائینات و بوونەوەرە، زۆربەی خەڵک ئەوەی هەیە. بەڵام جۆری دووهەمی خواناسین جۆرێکی تایبەتە، ئەوەیە کە ئینسان دڵی بە پەروەردگارەوە بێت، ئەوەیە کە ئینسان دڵی بەلای پەروەردگاری بێت، ئەوەیە کە ئینسان دڵی ئاسوودە و کامەران بێت بە خوای گەورە، ئەوەیە کە ئینسان وەختێک یادی خوا دەکات دڵی پەیوەست بێ بە خوای پەروەردگارەوە ئیمانی زیاد بێت، ئەوەیە ئینسان شەرم لە خدای پەروەردگار بکات، ئەوەیە ئینسان هەیبەتی هەبێ بەرامبەر بە پەروەردگار. ئەوە ناسینێکی تایبەتە، بەڕاستی بەندە تایبەتەکان بەو شێوازەیە دەیناسن. هەر کەسێک ئاوا بیناسێت خوای پەروەردگاریش لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا دەفریای بەندەکەی خۆی دێت و هەروەها فریای دەکەی و نەجاتی دەدا لە هەرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە. پێنجەم لە سوودەکانی ذیکر و یادی خدای پەروەردگار بریتیە لە دەستخستنی باشترین پاداشت و گەورەترین پاداش بۆ ئینسان. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حەوت جۆرە تاقم هەن، حەوت جۆرە کەس هەن کە لە ڕۆژی قیامەتێدا خوای گەورە دەیان خاتە ژێر سایە و سێبەری تایبەتی خۆی لە کاتێکدا کە هیچ سایە و سێبەرێک نییە بێجگە لە سایە و سێبەری ئەڵڵاه. ئالەو حەوتانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه. لە کاتی تەنیاییدا ذیکر و یادی خدای پەروەردگار دەکا و فرمێسک بە چاویدا دێتە خوار، لەبەر دڵ ئارامی بە خوای گەورە، لەبەر ترسی خدای پەروەردگار، لەبەر خۆشەویستی خوای گەورە، لە کاتێکدا هیچ کەسێکی لەلا نییە ذیکر و یادی خدای پەروەردگار دەکات، فرمێسک لە چاوی دێتە خوارێ. ئەو کەسە لە ڕۆژی قیامەتێ پاداشتی ئەوەیە لە ژێر سایە و سەبەری خوای گەورەدا حەشر دەکرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی صحیحدا دەفەرمێت کەلیمەتانی خەفیفەتانی علی اللسان. کاکە دوو کەلیمە هەیە لەسەر زمان زۆر ئاسان دەگوترێت، بەڵام ثەقیلەتانی فی المیزان،
لە تەرازووی خدای پەروەردگاردا لە ڕۆژی قیامەتدا کاتێک کە کردەوەکان دەکێشرێن لەو تەرازووەدا زۆر قورس و گرانە. ئەنجا حەبیبەتانی ئیلە الرەحمان لە لای پەروەردگاری خاوەن بەزەییش ئەو دوو کەلیمەیە زۆر خۆشەویستە. چی ئەو دوو کەلیمەیە؟ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم سبحان الله وبحمده سبحان الله العظيم. ئەو دوو کەلیمەیە لەسەر زمان زۆر ئاسانە، لە تەرازوودا زۆر قورسە، لە لای خوای پەروەردگاریش زۆر خۆشەویستە. دەتوانی بە ئاسانی ئەو زیکرەیە بڵێ، ئەو پاداشتە گەورەیە لە بەرامبەریدا ئینسانی مسلمان وەردەگرێت. سولەیمان پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت دەگەڕنەوە کە بەلای جوتیارێکدا ڕەت دەبێت. جوتیارەکە زۆر سەرسام دەبێت بەو دەسەڵات و مڵک و ماڵی کە بە ئالی داوت دراوات. بۆیە لەو کاتەدا دەڵێت سبحان الله ئەو هەموو دەسەڵات و مڵک و ماڵی کە بە ئالی داوت دراوت چەندە گەورەیە، خۆزگەی پێدەخوازێت. سولەیمان پێغەمبەر کاریگەر دەبێت بەو زیکرە کە ئەو پیاوە دەڵێت، دەچێتە لای و لە لای لا دەدات، پێی دەڵێت سوێن بە خوای پەروەردگار ئەو سبحان اللهی کە تۆ وتت لە لای خدای پەروەردگار لە هەموو ئەو دەسەڵات و ماڵ و مڵکەی کە بە ئالی داوت دراوە باشترە. یەک سبحان الله لە هەموو دەسەڵات و مڵک و ماڵ باشترە، لە هەموو دنیا باشترە لە لای خدای پەروەردگار. دەی مسلمان تاکەی بێ ئاگا دەبی لە زیکر و یادی خوای گەورە، هەتا وەکو کەی مەشغوڵ و سەرقاڵ دەبی ئەی گەنج وەرە زیکر و یادی خوای گەورە بزانە چەند گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت بە هاوڵانی فەرموو ئایا ناتوانن ڕۆژی 1000 چاکە بەدەست بێنن؟ ئایا بێتوانن لەوەی کە بتوانن 1000 چاکە بۆ خۆتان دەستخەن؟ 1000 خێر. فەرموویان ئەی پێغەمبەری خوای جا چۆن دەتوانین 1000 خێر دەستخەین؟ چۆن دەتوانین 1000 چاکە بکەین لە ڕۆژێکدا؟ فەرمووی 100 جار تەسبیحاتی خوای گەورە بکە، سبحان الله بکە 100 جار. زۆر ئاسانە. خوای پەروەردگار لە بەرامبەردا 1000 چاکت بۆ دەنووسێت، یاخود 1000 گوناه و تاوانت لێ ڕۆژ دەکاتەوە. زۆر ئاسانە برام، بەڵام پاداشتی بزانە چەند گەورەیە لە لای خدای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێت والذاکرین الله کەثیرا والذاکرات. ئەو پیا و ئافرەتانەی کە زۆر زیکر و یادی خدای پەروەردگار دەکەن بزانە خوا چی بۆ ئامادە کردوون. ئەعەد الله لهم مەغفیرە. خوای گەورە لێ خۆشبوونی خۆت پێدەدات، لێ خۆشبوونی خۆی بۆ ئامادە کردووی و ئەجڕەن عەظیما، پاداشتێکی گەلە گەورە. خوا دەفەرمێ گەورەیە، تا ئێمە نەیبینین نازانین خوا بەو گەورەی خۆی بفەرمێ گەورەیە، دەیکەواتە پاداشتەکە زۆر گەورەیە برام. ئەوانەی زۆر یادی خوای پەروەردگار دەکەن خدای پەروەردگار لێیان خۆش دەبێت و پاداشتێکی گەلە گەورەیان پێدەدات. معاویە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لە مزگەوت بەلای کۆڕ و مەجلیسێکی زیکردا ڕەت بوو. فەرمووی ئەوە خەریکی چیون و چی دەکەن؟ گوتیان وەڵا ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دانیشتین زیکر یادی خدای پەروەردگار دەکەین، حەمد و سەنای پەروەردگار دەکەین بۆی کە هیدایەتی داوین بۆ ئەو دینە پاکە، فەزڵ و چاکەی خدای پەروەردگار بەسەر خۆمانەوە باز دەکەین. پێغەمبەر فەرمووی سوێنتان دەدەم بە خدای پەروەردگار تەنها لەبەر ئەوە دانیشتون؟ گوتیان بەڵێ سوێن بە خدای پەروەردگار تەنها بۆ ئەوە دانیشتون کە زیکر یادی خوای گەورە دەکەین و فەزڵ و چاکەی خوای گەورە بەسەر خۆمانەوە باز دەکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆ ئەوە سوێنتان نادەم کە تۆمەتتان بۆ دروستکەم، بەڵکو بۆ ئەوە سوێنتان دەدەم بۆ ئەوە ئاوا تەئکیدم کردەوە چونکە جوبرائیل هاتە لام هەواڵی پێدام کە فەرمووی أن الله يباهي بكم الملائكة. فەرمووی خدای پەروەردگار لە لای فریشتەکان شانازیتان پێوە دەکات، باسی چاکەتان دەکات، خێر و پاداشتان بۆ دەنووسێت، لە لای فریشتەکان شانازی بە کۆڕ و مەجلیسی زیکرەوە دەکات. چ شتێک لەوەی گەورەتر هەیە؟ خوایەک بەو گەورەی خۆی ئینسانێک بەو گچکەی خۆی کە پێویستمان بە خدای پەروەردگارە، بەڵام وەختێک لە کۆڕ و مەجلیسی زیکرێک دادەنیشی زیکر دەکات، خوای پەروەردگار لە لای کۆمەڵی فریشتەکان شانازی بەو بەندانەیەوە دەکات. لە حەدیسی قودسیدا هاتووە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار دەفەرمێت ئەگەر ئینسان لە نەفسی خۆیدا بۆ خۆی بەتەنیا زیکر و یادی من بکات، ئەمنیش لە لای خۆم باسی ئەو کەسە دەکەم و باسی چاکەی ئەو کەسە دەکەم. ئەگەر لە ناو کۆمەڵێکدا دانیشن زیکر و یادی من بکەن، ئەمن لە لای خۆم لە لای کۆمەڵێکی باشتر زیکری ئەوان دەکەم، باسی ئەوان دەکەم، یعنی چاکەیان باز دەکەم، پاداشیان دەدەمەوە، یعنی بە چاکە لە ناو کۆمەڵی فریشتان بە باسییان دەکەم. لە ناو کۆمەڵێکدا زیکر و یادی خوای گەورە دەکەی،
خوای گەورە لە بەرامبەردا لەناو مەلائیکەتەکان لە ئاسمانەکان باسی تۆ دەکات لە لای خۆی باسی تۆ دەکات وەریا بە موسڵمان لە چ شتێکدا ئەو پاداشتە گەورەیە هەیە لە کام کۆڕ و مەجلیسەدا ئەو پاداشتە هەیە برام لە هەر کۆڕ و مەجلیسێکدا دەنیشی ئەو پاداشتە دەست ناکەوێت وەریا بە لە کۆڕی زیکردا نەبێت فەقیرەکان و هەژارەکانی مهاجرە هەژارەکان هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتیان ذهب أهل الدثور بالأجور ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بەڕاستی برا دەوڵەمەندەکانمان پاداشیان هەمویان بۆ خۆیان برد يصلون كما نصلي ويصومون كما نصوم ويتصدقون بفضول أموالهم گوتیان کاکە ئەوانە وەکو ئێمە نوێژ دەکەن وەکو ئێمە ڕۆژوو دەگرن بەو ماڵەش کە خوا پێی داون چاکەی پێ دەکەن و دەیبەخشن لە ڕێگەی خوای پەروەردگاردا و پێش ئێمە کەوتونەوە پاداش هەموو بۆ ئەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئایا شتێکتان پێ بڵێم کە بەوانە بگەنەوە کە لە پێش ئێوە هاتوون وەکو ئەوانەش بن کە لە دوای ئێوە دێن یاخۆت پێشیان بکەونەوە فەرمووی ئایا شتێکتان پێ بڵێم کە هیچ کەسێک نەتوانێ وەکو ئێوە خێر و پاداشت و چاکە دەست بخاتەن ها ئەو کەسەی وەکو ئێوە بڵێت گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی لە دوای هەموو نوێژەیەک سبحان الله الحمد لله الله أكبر بڵێن لە ڕوایەتێکی دیکەدا هاتووە بە هەموو سبحان الله الله أكبر لا إله إلا الله الحمد لله چاکە بۆ ئینسان دەنووسرێت ئێوەش دەگەنەوە بەو کەسانەی کە بە ماڵەکەیان چاکە و خێر دەکەن و حەسەنات دەکەن ئاوا زیکر و یادی خوای گەورە پلە و پای ئینسان بەرز دەکاتەوە هەر کۆمەڵێک دابنیشن پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یادی خدای پەروەردگار بکەن دڵ ئارامیاندا دەبەزێتە سەر مەلائیکەتەکان دەوریان دەگرن خوای گەورەش لە لای خۆی باسی ئەو کۆمەڵەیە دەکات بە چاکە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خدای پەروەردگاری لێ بێت قسەیەکی زۆر جوان دەکات کە لە کۆتاییدا باسی بکەین دەفەرمێ الذکر نور للذاکر في الدنيا یادی خدای پەروەردگار نور و ڕووناکیە لە دنیادا بۆ ئەو کەسەی کە زیکر یادی خدای پەروەردگار دەکات نور و ڕووناکیە لە ناو قەبردا نور و ڕووناکیە لە ڕۆژی قیامەتدا نور و ڕووناکیە لەسەر پەردی سیرات کاتێک کە دەپەڕیەوە ئەو زیکرە بۆت دەبێتە نور و ڕووناکی لە پردەکەی بە ئاسانی دەتپەڕێنێتەوە ئەنجا نور و ڕووناکیە لە ڕۆژی قیامەتدا بۆ تۆ دەفەرمێ هیچ شتێک بەقەد زیکر و یادی خدای پەروەردگار دڵی ئینسان ڕووناک ناکاتەوە و قەبری ئینسان ڕووناک ناکاتەوە هەرچی شت هەیە لەو دنیادا بەقەد زیکر و یادی خدای پەروەردگار دڵی دەرونی ئینسان ڕووناک ناکات ئارامی ناکات و قەبری ئینسان ڕووناک ناکاتەوە ئایا پاداش لەوە گەورەتر هەیە چاکە لەوە گەورەتر هەیە بەرام دەیوەریا بە موسڵمان بزانە ئەوەی کە باسمان کرد کورتەیەک بوو دەربارەی فەزڵ و گەورەی و سوودەکانی زیکر و یادی خدای پەروەردگار دەی بەرام ئەو مانگەیە مانگی زیکر و یادی خدای پەروەردگارە مانگی نزیک بوونەوەی لە خدای پەروەردگار مانگی ئاشبوونەوەی لەگەڵ خدای پەروەردگار مانگی ڕووکردنە خدای پەروەردگار و ڕەحمەتی خوای گەورەیە خوای گەورە دەرگاکانی بەهەشتی بۆ کردوویەوە دۆزەخی لەسەر داخستووی شەیطانەکانی بۆ کۆت و زنجیر کردووی دەی وەرە موسڵمان ئەتۆش وریا بە ڕووبکە خدای پەروەردگار ڕووبکە ئەو فەزڵ و گەورەیە ڕووبکە ئەو چاکەیە خوای پەروەردگار بەرزت دەکاتەوە لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی دەفریاد دێت لە لای خۆی بە چاکە باست دەکات لە لای فریشتەکان مەدح و سەنات دەکات ئەی موسڵمان چاکە لەوە باشتر هەیە ئەی گەنج لەوە باشتر هەیە کە لە لای خوای پەروەردگار خۆشەویست بی و بەرز ببیەوە کەواتە با زیکر و یادی خوای گەورە بکەین زمانمان هەمیشە بە زیکر و یادی خدای پەروەردگار پاراو بێت لە بەرامبەردا ئەو هەموو فەزڵ و چاکە و گەورەیە دەست دەخەینە لای خوای پەروەردگار خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی وامان لێ بکات کە زمانمان و دڵمان بە زیکر و یادی خوای پەروەردگار پاراو بێت بێ ئاگانە بین لە زیکر و یادی خدای پەروەردگار یا ڕەبی خوایگیان ئەتۆش لە پاداشتی ئەو کەسانەی کە زیکر دەکەن بێبەشمان نەکەی لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی دەفریامان بێ عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی بە ئیمانێکی بەهێزەوە بمانژینی و بمان برێنی ئەو مانگەیە بکەیە دەرفەتێک بۆ ئەوەی ئەتۆ لێمان خۆش بی بۆ ئەوەی لە تۆ نزیک ببینەوە بۆمان بکەیە دەرفەتی لە نزیک بوونەوە لە تۆ بۆمان بکەیە مای سڕینەوەی گوناه و تاوانەکانمان و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی آمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.